سانتەری پەرەپێدانی لاوان بە بەشداری زیاتر لە 1000 کەس لە سەرتاسەری هەرێمی کوردستان کۆتایی هێنا بە پرۆژەی خوێندنەوەی کتێبێک بە ناوی چۆن پاکیزەیی چاوم بپارێزم. نووسەری کتێبەکە محەممەد یوسفە و بەرپرسانی سانتەرەکە دەڵێن ئامانجیان لە هەڵبژاردننی ئەو کتێبە بۆ دوو مەبەست بووە. یەکەم خۆشەویستکردن و بە کللتورکردنی خوێندنەوە، دومیش بۆ پاراستنی چاوی کوڕان و کچانە لە نەزەرکردن. ئەمڕۆ لە سەرتاسەری کوردستانە نزیکی 1000 کەس بەشداریان کردو لە پرۆسەی تاقیکردنەوەکەدا. زۆرترین بەشداربووانمان لە سلێمانیدا بەشداریان کردو و ئامانجمان ئەوەیە کە گەنجانمان ئاگادار بکەینەوەنەوە بۆ هۆکاریش هەڵبژاردننی کتێبەکەش ئەو بۆکە زانیمانەکە لەم ڕۆژگارەدا کتێب ئەو کتێبە پێویستە کە گەنجانە بخوێنەوە و زیاتری بە هەدەفمان ئەوە بۆ کە گەنجان زیاتر ئاشکرا بکەین، ئاشنا بکەین بە خوێندنەوەی کتێب و زیاتر بخوێندنەوەنێ. ئەم بەڵێ خەڵاتی یەکەم و دۆم ئەمرێکەوتە پێنج خەڵاتمان هەیە و ئەگەر بەر لەوانێ خەڵاتەکانیش ئەگەری زیادبوونیان هەبێت هەج بەڕێزێک هەیە و کۆمپانیا هەوتە تێمە لەبەر خەڵکانێک بەشداریان کردو خەڵاتەکان زیادە دەکەن ناوانێ زیاتر بکەین لە ئێستادا. لە تاقیکردنەوەکەدا 50 پرسیاری پەروەردەیی و ئاینی بۆ بەشداربووان دەستنیشان کرابوو. دوای هەفتەیەکی دیکەش ئەنجامەکەی ڕادەگەیەندرێت و یەکەم و دووەمی پرۆژەکە گەشتێکی ئەمریان بۆ ڕێک دەخرێت جگە لە 5 خەڵاتی دیکە بۆ سەیەم و چوارەم و چەند پلەیەکی تر. بەشداربووانی تاقیکردنەوەکە پیان وایە ئەم جۆرە پرۆژانە سوودی زۆر بە گەنجان دەبەخشن و زیاتر هانیان دەدات بۆ بەشداریکردن لەم جۆرە پرۆژانە و بە کللتورکردنی خوێندنەوە. بەگشتی بابڵێن ناوەڕۆکی کتێبەکە شتێکی زۆر باش بوو لەگەڵ چینی گەنجانە ئیسفادەیەکی زۆر باشیە بۆ پرسیارەکانیش تا ڕادێک قورسێکی وان نەبوو. پرسیارەکان باش بوو و هیوادارین تاقیکردنەوەی لەم جۆرە بەردەوام بێت چونکە هەندێکە بۆ گەنج نەکە هەر بۆ گەنجان بۆ هەموو کەسانیش کە بتوان هەوڵ بن بخوێنەوە لە کتێب داناوڕن. پرسیارەکان باش بوو بگومانە بێ لە هەموو ئاستێکی تیاابێ ئاسان و بە هەموو شێوەکان. گرنگ لێرە ئەوە نییە کە ئێمە یەکەم بینم چین ئەمرێک بکەین یا شتێکەوە گرنگ ئەوەیە کە زۆرترین کەس بتوانێت ئەو کتێبە بخوێنێتەوە چونکە بابەتێکی گرنگە بە تایبەت بۆ گەنجان لە سۆشیان لەکەم بێگومان هەتاکۆم پرۆژانە بەردەوام بێت توان کتێبێک لەسەر بۆمە لەسەر پاراستنی چاوە توان بۆمە بۆ پرۆژێکی داهاتوو لەسەر شتێکی تر بێت کە کار لەسەر ژیانی گەنجان کە بێگومان بەردەوامبوونی ئەم پرۆژانە سوود بۆ ژیانی گەنج و هەموو کۆمەلگا ئەگەیەنێ. لە سنووری هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک تاقیکردنەوەکە لە یەک کادا ئەنجامدرا. لێپرسراوانی سەنتەری پەرەپێدان دەڵێن پرۆژەکەیان بەردەوامی دەبێت لە بەرنامەیاندا هەیە کاری گەورەتر ئەنجام بدەن. داواش لە خێرخواز و کۆمپانیەکان دەکەن دەستکراوەتر بن لە خەڵاتەکان بۆ ئەوەی زۆرترین بەشدار بوو خەڵاتی تایبەتی پێ ببەخشرێت. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.